مامۆستا عومەر، دەڵێن بوونی خوددا بە شێوەیەکی زانستی ناسەلمێنرێ. بیر و ڕای ئێوە سەبارەت بەم بابەتە چییە؟ ئەمە یەکێکە لەو ئارگومنتە بەناوبانگانەی کە زۆرینەی کات ئەتەیستەکان بەکاری دەهێنن. هاوکات هەندێک لە ئەگنۆستیک و زانایانی شەمان ئارگومنت دەخەنە ڕوو. من پێم وایە ئەم ئارگومنتە هەتا شوێنێکی دیاریکرا و ڕاستە، بەڵام کەم و کورتی تێدایە، چونکە نیوەی ڕاستیەکەی تێدا گوتراوە. بە شێوەیەکی گشتیش هەر ئەم نیوە ڕاستیە دەڵێنەوە. من دەتوانم لەم خاڵەوە دەست پێ بکەم. سەرەتا دەبێت جیاوازی بکەین لە نێوان سەلماندن و بەڵگەدا، لەبەر ئەوەی ئەم دوانە لە یەکتری جیاوازن، چونکە مرۆڤەکان زۆر جار ئەم دوانە تێکەڵ دەکەن. تەنانەت لە زمانی ئینگلیزیدا دوو چەمچی جیاوازمان هەیە کە ئەوانیش ئێڤیدینس و پرۆفن. لە ئێستادا سەلماندن بەو شتانە دەگوترێت کە لە ڕێگەی تاقیکردنەوە و چاودێریکردن و میتۆدەکانی تاقیکردنەوەوە دەسەلمێنرێت، واتە بەمە دەگوترێت پروف. بەڵام بەڵگە ئەو شتەیە کە مرۆڤ بەرەو سەلماندن دەبا. هەر بۆیە زۆری بەڵگەکان سەلماندنی ئەو شتە بەهێز دەکات. دەبێت بەم شێوەیە لەم دوو چەمکە بڕوانین. هەر بۆیە لێرەدا بەکارهێنانی چەمکی بەڵگە لە جێگەی سەلماندن مامەڵەیەکی دروسترە. دەیجەنابی ئەڵڵا زاتێکە لەسەر و ماددەوە. لە خوداناسی ئیسلامەوە لەوە تێگەیشتوین کە خوددا ماددە نییە. هەر بۆیە شوێن و ئاراستەی بۆ دیاری ناکرێت. هەروەها شکڵی بۆ دیاری ناکرێت. جەستەی بۆ دیاری ناکرێت. تەنانەت لە سەرکات و شوێنی شەوەیە. هەرچێک لەم گەردوونەدا هەیە بە کات و وزە و ماددەی شەوە، هەمویان شتانێکن دواتر ئافرێنراون. هەر بۆیە کە ئەمڕۆ تەماشای بەڵگە گەردوون ناسیەکان دەکەین، ئەوەمان بۆ دەرکەوتووە کە گەردوونەکەمان سەرەتایەکی هەیە. واتە ئەو شتەمان بۆ دەرکەوتووە کە بە تەقینەوە گەورەکە ناوی دەبین. هەروەها دەتوانین لە زۆر ڕەهەندەوە بەڵگە بۆ ئەم بیردۆزە بهێنینەوە. یەکێک لەو بەڵگانە بریتیە لە CMB، واتە Cosmic Microwave Radiation. دەی ئەمە سەلمێنراوە. سەرەتا وترا گەڕ و داوێکی گەورەی لەو شێوەیە ڕووی دابێ دەبێ لە هەموو سوچێکی گەردووندا شوێنەوارێکی بەجێهێشت بێ. دەی ئەوە تا لە ساڵی 1960 شوێنەواری ئەم تەقینەوە گەورەیەیان دۆزیەوە. ئارنۆ پێنزیاس کە زانایەکی بواری تیشکدانەوەی گەردوونیە لەگەڵ زانایەکی تر بەناوی ڕۆبێرت ویلسۆن دۆزیانەوە. تەنانەت خەڵاتی نۆبڵیشیان وەرگرت. دەی لەمڕۆدا دەتوانین لە هەموو سوچێکی ئەم گەردوونەدا شوێنەواری ئەو تەقینەوەیە بدۆزینەوە. لەم ڕوانگەیەشەوە ئەوە دەزانین کە ئەمە شوێنەواری تەقینەوەکەیە. دواتر لە ڕێگەی سەلماندنەکەی ئێدوین هەبلیشەوە کە لە نێوان ساڵانی 1925 هەتا 1929 توێژینەوەکەی ئەنجام داوە. هەبڵ ئەوەی سەلماند کە گەردوون لە فراوانبووندایە. ئەوەی بەدی کرد کە تەواوی گەلاکسیەکان بە شێوەیەکی زۆر خێرا لە ئێمە دوور دەکەونەوە. لەوە تێگەیشتن کە گەردوون چەشنی میزەڵدانێک لە هەڵ ئاوساندایە و وتارێکی زانستیش بڵاو دەکاتەوە. هەر بۆیە ئەم دۆزینەوەیە وەها لە ئەنیشتاین دەکات کە بڵێ وا دیارە گەردوونەکەمان سەرەتایەکی هەیە. ئەمەی ژێشێکە لە وتە بەناوبانگەکانی ئەنیشتاین. هەر بۆیە ئەوەی لەمڕۆدا پێشبینی دەکرێت بریتیە لەوەی گەردوونەکەمان پێش 13.7 ملیار ساڵ دەستی پێکردووە. هەر بۆیە ئێمە لە سایەی زانست چاودێریکردن و میتۆدەکانی تاقیکردنەوەوە هەوڵی تێگەیشتن دەدەین لەو شتانەی لەم گەردوونەدا هەیە. لە سایەی ئەمەیشەوە زانست و تەکنەلۆژیا بە شێوەیەکی بەردەوام لە بەرەو پێشچووندایە. بەڵام گەرشتێک لە ناو ئەم گەردوونەدا نەبێت ناتوانین بیخەینە ناو ئەو چوارچێوەیەی پێشەوە، چونکە ناتوانین بیخەینە ژێر تاقیکردنەوەوە. هەر بۆیە دەتوانین ئارگومنتەکە بەم شێوەیە لێ بکەین. ئەڵڵا بە ڕێگە زانستیەکان ناسەلمێنرێت، چونکە ناخرێتە ژێر تاقیکردنەوەوە. چونکە تۆ لە ڕێگەی ئەو شتانەی کە ئەڵڵا ئافراندوونی ناتوانیت ئەڵڵا بخەیتە ژێر تاقیکردنەوەوە. ناتوانی بیخەیتە ژێر چاودێریکردن و لە تاقیگەیەکدا پشکنینی بۆ بکەی. لەم سۆنگەیەوە دەشێت بڵین ئەم بەشەی ئارگومنتەکە ڕاستە، بەڵام ئەمە لێرەدا کۆتایی نایەت و کەم و کورتە. زۆرینەی ئەوانەیشی ئەم قسەیە دەکەن بەشەکەی تری ناڵێن، تەنیا بەشی یەکەمی ئارگومنتەکە دەخەنە ڕوو. بوونی خوددا لە ڕێگە زانستیەکانەوە نەدەسەلمێنرێ، نەدەتوانرێت نکۆڵی لێ بکرێ. ئەمەیان ئارگومنتێکی تەواوە. لە بناغەیشەوە حەقیقەتەکە بەم شێوەیەیە. هیچ داتایەکی زانستیمان نییە کە باز لە نەبوونی ئەڵڵا بکە. تەنانەت ناتوانیت بەڵگەیەکی لەو شێوەیەش بخەیتە ڕوو. هەرگیزیش بەڵگەی وەها ناهێنرێت، چونکە زانست و معریفەی ئێمە ناتوانێت لەم گەردوونەی ئێستا بچێتە دەرەوە. هەر بۆیە ناتوانی نەبوونەکەیشی بسەلمێنیت. لەم سۆنگەیەیشەوە زاتێکی وەک ستیڤن هۆکینگ
کە خۆی بە ئەتەیز ناو دەبا، ئەو زاتەی کە لەسەر کورسی خاوەنی پێداویستی تایبەت دەژیا و وەفاتی کرد. من یەکێک لە کۆنفرانسەکانی ئەوم لە زانکۆی بۆستۆن بەرچاو کەوت. لەوێدا پرسیاری ئەوەی لێ دەکرێت کە ساتێک پێش دروستبوونی گەردوون واتە ساتێک پێش تەقینەوە گەورەکە چ شتێک هەبووە. لەوێدا هۆکینگ دەڵێت ئەوە بابەتی دینە، چونکە ئێمە ناچینە ئەو ڕەهەندەوە. ئەمەش لەبەر ئەوەی ڕوونکردنەوەیەکی بۆ ئەو بابەتە نییە، چونکە ئێمە باز لە هاتنەبوون لە نەبوونەوە دەکەین. هەر بۆیە گەر لەم گۆشە نیگایەوە تەماشای بابەتەکە بکەین، نە لە ڕووی زانستیەوە و نە لە ڕووی فەلسەفیەوە ناتوانی نکۆڵی لە بوونی جەنابی ئەڵڵا بکەی. ئەمە شتێکی مومکین نییە. هەر بۆیە لە سەرەتایشەوە وتم ناتوانی بیسەلمێنی، چونکە سەلماندن پێویستی بە تاقیکردنەوە و چاودێریکردن هەیە، بەڵام دەتوانیت بەڵگەی لەسەر بخەیتە ڕوو، بەڵگەی زۆریش. واتە هێندە بەڵگە لەسەر بوونی جەنابی حەق هەیە کە ژماردنیان کۆتایی نایەت. ئیدی لە سەردەمە کلاسیکیەکانەوە بیگرە هەتا ڕۆژگاری ئەمڕۆمان. لەم بابەتەدا چەندین بەڵگەی جیاواز خراونەتە ڕوو. بۆ نمونە یەکێک لە بەناوبانگترین بەڵگەکان ناوی بەڵگەی کۆزمۆلۆژیکی کەلامە. بەڵگەکە دەڵێ ئەم گەردوونە شوێنێکی کاتیە، سەرەتایەکی هەیە و کۆتاییشی هەیە. دەی هەر شتێکیش دواتر پەیدا بوو بێ دەبێت سەرەتایەکیشی هەبێ، دەی شتێکیش سەرەتای هەبێ دەبێت هۆکارێکیشی هەبێ. دەی ئەمە ئارگۆمنتە لە ڕوانگەی زانستی ئەمڕۆ و هەروەها فەلسەفەیشەوە قبول کراوە. بەڕاستی سەیرە، چونکە ئەم ئارگۆمنتە پێش 1000 ساڵ خراوەتە ڕوو، بەڵام هەتا ئێستا پوچەڵ نەکراوەتەوە، چونکە ئێمە لە ڕوانگەی پەیوەندی نێوان هۆکاریەتی و سەرنجامەوە گەر شتێک پەیدا بوو بێ دەبێت هۆکارێکیشی هەبێت. هەر بۆیە ئێمە ئەم هۆکارە بە هۆکاری هۆکردەکان مسبب الأسباب ناو دەبین، واتە دەڵێین هۆکاری هەموو هۆکردەکان ئەڵڵایە. ئێمە دەڵێین گەر دەتوانن شتێک لە جیاتی بەدیهێنەر هەیە فەرموو بیخەنە ڕوو، بەڵام هیچ شتێک نییە، چونکە گەر ئێوە شتێک لە جیاتی بەدیهێنەر بخەنە ڕوو هەروەها بانگەشەکەیشتان شتێکی مادی بێت. بۆ نمونە هەندێک دەڵێن تەقینەوە گەورەکە پرۆسەیەکی دووبارەیە، بەردەوام دووبارە دەبێتەوە. لە ڕاستیدا ئەمە بانگەشەیەکی بێبناغەیە، بەڵام وەک فەرزی مەحاڵ با بڵین وایە. بۆ نمونە گەردوونەکەی ئێستامان بە تەقینەوە گەورەکە دروست بوو، دەی گەردوونەکەی پێش ئێمەش پێویستی بە تەقینەوەیەکی تر هەیە، کەوایە هەمان پرسیار بەردەوام دەبێت ئەی ئەو گەردوونەی تر چۆن پەیدا بوو؟ ئەویش لەم ڕێگەیەوە. ئەی ئەم ئێمەش دەزانین لە فەلسەفەدا نابێت بچینە زنجیرەی بێکۆتایی هۆکارەکانەوە. لە چەند شوێنێکیش ئەمەم عرض کردوون، گەرمەم شێوەیە بڕۆین کات دەبێتە شتێکی ئەزەلی لە ڕابردوودا، واتە هیچ سەرەتایەکی نابێ. کاتێک باز لە کات دەکەیت کە سەرەتای نەبوو، لەمەوە پارادۆکس یان دژوانەی فەلسەفی زۆر گەورە دێتە بەردەم، چونکە گەر کات سەرەتای نەبێ ئەوە ئێمەش لەم ڕۆدابوونمان نابێ، چونکە هاتنمان لەوێوە بۆ ئێستا مومکین نابێ. هەر بۆیە گەرچوویتە ناو زنجیرەی هۆکارێکی لەو شێوەیەیشەوە ناچار دەبی بەوەی هۆکارێک لە سەرەتاوە دابنەی کە خۆی پێویستی بە هۆکاری پێشخۆی نەبێ، واتە هۆکارێک بوونی واجب دەبێ. گەر ئەو نەبێت شتەکانی دوای ئەویش نابن، واتە ناچاری زاتێک لەوێدا دابنەی کە پێویستی بە هۆکاری دەرەچی نەبێ. دەنا لەم زنجیرە بێکۆتایی هۆکارەکاندا نقم دەبین و ناتوانین لێی دەربچین. دەنا وەک ئەوەی وتم هێندە بەڵگەمان لە سەربوونی ئەڵڵا هەیە کە ناژمێردرێن، وەک وتم بەڵگە کەلامیە کۆزمۆلۆجیەکە، بەڵگەی پەیدابوون حدوث، بەڵگەی ئیمکان، بەڵگەی دیزاین، بەڵگەی دیزاینی زیرەک، هەروەها دەتوانین چەندین بەڵگەی تریش بخەینە ڕوو. بەڵام سەبارەت بە نەبوونی ئەڵڵا هیچ بەڵگەیەکی زانستی و فەلسەفی و تاقیکراوە ناخرێتە ڕوو. کارێکی وەهایش مومکین نییە.